بینەران و بیسەرانی ێژە ئەم کاتەوە هەم کاتێکتان باش ساڵێکی گەرمتان لێبێ بۆ تۆمارکردنی ئەڵقەیەکی نوێ لە پۆدکاستی یادەوەرەکانی دۆزەخ بۆ تۆمارکردنی بەسەرهاتێکی نوێ ئەمڕۆ لە شاری هەڵەبجەی شەهیدین میوانەکەم کاک حاجی تایرە. کاک حاجی چیرۆکێکی هەیە بێگومان چیرۆکەکەی پەیوەندی بە کیمەبارانی ئەم شارەوە هەیە، بەڵام بەسەرهاتی کیمیاباران و بە کارەساتی کیمیاباران کۆتایی نایەت. چیرۆکەکەی درێژە. حەزەکەم ئەوڕۆ پشوتان لەگەڵمان درێژ بێ بۆ بیستنی ئەم بەسەرهاتی کاک حاجیان. سڵاو لەبێ و بەخێر بێ. سڵاو لەوێش سپاسانەکەم بەخێر. سپاس دەکەم کە ئەرکت کێشا کە بەدەممانەوە هاتی بۆ تۆمارکردنی ئەم بەسەرهاتە. بەخێر بێن و خۆشحاڵین هەرچەندێکەتان ئێمە هاتوین بۆ هەڵەبجە ئەمڕۆ میوانی جەنابتین. یاخوا بەخێر بێن. کاک حاجیان، ئەگەر لە سەرەتاوە دەست بە گێڕانەوەی ئەم چیرۆکەی جەنابت بکەین، منەمێ بگەڕێمەوە بۆ چەند ڕۆژێک پێش کیمیابارانی هەڵەبجە، پێش 16 ئادار. خۆ دەزانی لەم شارە بردومان هەبوو، هێرشی ئێران هەبوو لە چەند قۆڵێکەوە، شەڕ هەبوو، سوپای عێراق لێرە شکا. بەشێکی زۆری خەڵکی هەڵەبجە بەرەو سلێمانی و ئەو ناوچانی تر ئاوارە بوون، بەشێکی تری حتمەن بەرەو دێهاتەکانی ئەم دەوروبەرە ڕۆشتن. بەڵام لەگەڵەوەشە هەزاران خێزان هەر لە ناو شاری هەڵەبجە مابوونەوە، لەوانە خێزانی ئێوەش. قەت ئەم پرسیارم لە کەس نەکردو، ئەمە یەکەم جارمە بپرسم هۆی چی بوو بەشێکی زۆری ئەم خەڵکە سەرەڕای ئەو هەموو شەڕ و بردومانە لە ناو شاری هەڵەبجە مابوونەوە؟ لەبەر ئەوەی سوپای ئێرانی لەگەڵ پاسدارە شاری داگیر کرده بوو کە هاتنە ناو شار، ئیتر خەڵک ئومێدی ئەوەی هەیە کە دەرچێت. تەمان ئەم شارە ئەبێتە مەیانێکی شەڕ، ئەبێتە شوێنێکی یعنی ئەمین نییە بۆ خەڵکە تیا بژی. لەبەر ئەوە خەڵکە هەوڵی ئەوە کە لەم شارە دەرچێت. کاتێککە تۆ چەکدار ڕێگەی لێ بگرێنێڵێ لە شار بچیتە دەرەوە چیەکەی؟ تۆ کاتە تەمەنت چەند بوو؟ من 24 ساڵ تەمەنە بۆ کات 24 ساڵ، ینی شتەکان باشی بینیوە و بەتەکید هەموو شتەکان بزانم تەسەوری ئێوە چۆن بوو لەو کاتە، ینی کە نەڕۆشتن مەسەلەوە بوو نەتانتوانی بڕۆن ڕێگە نییە. تۆ کە کاتێک ئینسانێ بە چەکێکەوە ڕابوەسێ بەرامبەر بە تۆ ڕێگە نابکەوا لە شارەکە دەربچی یا لە دیەکەی کە نزیکی شارەکەیە ڕێگەت نا دەربچی چیەکەیت؟ ناچارە ببینی تۆ لە شارەکە. ئێستا تۆزێک بەوردی بۆم بگێڕەوە بزانم ئێران لە چەند قۆڵێکەوە هێرشیانە پێشەوە بەسەرهاتەکە و ڕووداوەکە لە ڕۆژی 13 مانگە و دەست پێکات 13 تاوەکو 16 و بە دواوە. لە 13 بە تەبیعی ئەم شارە زۆربەی کات بۆندوبارەکرا بە تۆپ. هەی تۆپی دوورهاوێژ ئەوەشێنرا بۆ ئەم شارە. هەر وەکو عادەتی ڕۆژی 13 هەمان شت ڕوویە، بەڵام خەڵک بێئاگالەوەی کەوا پلانێک هەیە بۆ ئەوی ئەم شارە بدرێ بەدەستەوە و ئەم شارە داگیر بکرێ. هەم لەلایەن ئەو کەتیبە مەدفەعیەی کەوا لە چەمی دەڵەمەڕایە کە ئەو پارێزەری منتەقەکەیە و دەست پێشخەرە بۆ ئەگەر هات و دەنگ هەواڵێکی هێرش هەبێت، طبعاً ئەبێ کەتیبەی مەدفەعی ڕەت باتەوە بۆی ڕێگری بکە لەو هێرشەکە هاتووە. کاتێکە ئەم کەتیبەیە خیانەتی لێ دەرئەکەوێ و قائیدەکەی لەوێ ئامادەی ئەوەی تیانێت ڕەدی ئەم بردومانانە ئێران بکە، ئەمە لێرە ئاسانکاریە، ڕێخۆشکەرە بۆ جێشی ئێرانی. وەسوپای ئێرانیش کەوا وردە لە ڕۆژی 13 بە بەردەوام قەسفی ئەم شارەی ئەکرد و دوای ئەوە تا 14 مانگ و تا 15 مانگ لە ئەم قەسفانە بەردەوام بوو. لە 15 مانگە تەواوەتی خەڵکی ئەم شارە بۆیان دەرکەوتەوە هێرشێکی بەرفراوان بەڕێوەی بۆ ئەم شارە. جا خەڵکی بەڵێ لە 15 مانگە، یعنی هەتا وەختی هەروەتا نەزانی بردومانە نەزانی بردومانە لە 15 مانگە بە تەواوەتی دەرکەوتەوە. ئەمە هێرشە و هاتووە. ڕەدی کەتیبەی مەدفەعەکەی ژنیە کە ئێمە کەتیبەیەکی مەدفەعی هەیە لە چەمی دەڵەمەڕا هەمیشە وەڵامیان هاتەوە. کاتێکە تۆ پێ بتەقێنرێ لەوێەوە لێرە ئەبێ وەڵامی بدرێتەوە. وەڵام نییە لە کەتیبەیەوە. لەم کاتە خەڵک تەواو دڵنیا بوو کە شتێک بەڕێوەیە. ئیتر وردە تیارەژە هات تیاری هەلیکۆپتەر کە ئەو تیارانەی کە
سەرباز دائەبەزێنن لەسەر لووتکەی شاخەکان. طبعاً چواردەوری هەڵەبجە بە چەند شاخ گیراوە، ئەو شاخانە بەرزین و مسەیترن بەسەر شاری هەڵەبجە، کە کۆپتەرەکان ئەهاتن لە قەراغی هینەکانە، قەراغی لووتکە شاخەکانە سەربازەکانی عێراقیان دائەبەزان. طبعاً بۆچی؟ بۆی کە مقاومە بکەن، بەردەوام شەڕکەن لەگەڵ سوپای ئێرانیە. طبعاً بە چەند کەسێک ئەم شەڕەش ناکرێت، کاتێککە خیانەت هەبێ لە مەدفەعیە، دوایەوە شەڕیش لە هینەکانیشە لە پێشی بەرەی پێشی شەڕیش زەربەیەکی باشیان لێ وەشێنرابێ. ئیتر ئێمە ئاگادار نین لەوێژ وەکو چۆن لێرە لە چەمی دەڵەمەڕ لە کەتیبەی مەدفەعیە خیانەت کراوە و کابرا ڕۆیشتووە، بە هەمان شێوە لەوانەیە لە ساتری یەکەم لە ریزی پێشەوەی شەڕەکە بە هەمان شێوە چەند کەسێک خۆی تەسلیم کردبێ، بەرەنگاری نەکردبێ، شەڕی نەکردبێ وەکو عێراقی. ئیتر لە 15 وردە لە بەرەبەیان و هەتا دەمە و ئێوارە لە نزیکی عەسرە خەڵک دڵنیا بوو کەوا سوپای پازاران داخڵی هەڵەبجە بوون لەگەڵ چەکداری کوردیە، هەموو هاتنە ناو شار و ئیتر بە ناو شارە بڵاو بوونەوە و خەڵک لە ناو خەڵکە دەنگۆ بڵاو بووە کەوا هەڵەبجە تەسلیم بووە. ئیتر يعني تفسيري تۆوایە کە عێراق بە ئەنقەس لێرە شەڕی نەکرد، بەرگریەکی پێویستی عێراق شەڕی نەکرد و عێراق هەمیشە شەڕیە کرد دژی ئێران، لەبەرەوەی پاڵپشتی دووەلی عەرەبی هەبوو، پاڵپشتیە کرد و یارمەتیە و وڵاتی عەرەبی هەمویان خوازیار بوون کەوا بەرامبەر بە ئێران عێراق شەڕکە. بەڵام ئەوەی کە نەیکرد، ئەوەی کە شەڕەکەی نەکرد بە تاکە کەسی، بۆ نمونە بڵێن لێپرسراوی ئەو کەتیبەی مەدفەعیە ئەو قاعدەی کە لەوایە، ئەمە شیعەیە کە کاتێ ئەمە خۆی ئەمرنا و فەرمان نا بە سەربازەکانی تەقە بکەن، تەواو جین سەربازینەکەی کەتیبەکەی ڕاوەسێ. هیچ ئەوە کەتیبەی مەدفەعی فعالیەتێکی نامێنێ. بۆ نمونە کەتیبەی دەبابات و کەتیبەی دەباباتمان نەبوو لە هەڵەبجە کەتیبەی مەدفەعیەمان هەبوو لەگەڵ سوپایش بەسەر سنوورەکانە لە هەموو هینەکانە هەبوو لە بەرامبەر بە ئێران لە مانتەقەی نەوس و شۆشمێ ئەو ناوانە لە تەوێڵە ئەو شوێنانە سوپای عێراقی لێبوو. باشە لەو چەند دوو ڕۆژێک کە باسێکە لە 13 مانگ بۆ 15 مانگ بەشێکی زۆری خەڵکی هەڵەبجە، من ئەو وەختە تەمان لە کوردستان دەبووم، بۆیە نایزانم بە تەفاسیل، بەڵام ئەزانم کە بەشێکی زۆری خەڵکەکە ئاوارە بوون بەرەو عاربەت، بەرەو سێ سادق، بەرەو سلێمانی. ئەوانەی کە ئاوارە بوون بەرەو عاربەت و بەرەو سێ سادق، یا ئەمەیە سەر بە حکوومەتە ئاگادار بووە لەوەی کەوا هێرشێکی بەو شێوازە هەیە و هەواڵیان پێدراوە، یا ئەوە بووە سەر بە ئێران بووە کە سوکاری هەبووە لە ناو ئێرانە و لە ناو ئێرانە هەواڵێک هاتووە کەوا هەڵەبجە داگیرەکرێ، یا ئەوە بۆ سەر بە حیزبە کوردیە چەکدارەکان بۆ کەوا لە شاق بوون، ئەوانش هەواڵیان بە کە سوکاری خۆیان گەیاندووە کە ئەوە پلانێک هەیە بۆ داگیرکردنی هەڵەبجە. بێخەبەرەکان مانەوە لە شارە و ئەوەشی کەویستی لەو بێخەبەرانی ماوەتۆ لە شارە دەرچێت ڕێگری لێکرا لەلایەن چەکدارەکانی کوردەوە. لەبەرەوە کابرا نەیتوانی کەس خەڵک هەبوو لە سەرماڵی ئێمە خێزانێک هەمویان شەهید کران کە پێیان ئەڵێن ماڵی کاک حەمەسعی عەبدوڕەحمان پورزای باوکمان. ئەم خێزانن لە دەی عەبابەیرێ بوون کە نزیکەی 3-4 کیلۆمەتر دوورە لە هەڵەبجەوە، لە دێکە ڕێگەیان ناوە کە دەرچن لە دێکە بڕۆن، ئەویش ناچار گەڕایەوە ناو شاری هەڵەبجە. لە دێکە کە تۆ نەچیتە دەرەوە ناچاری بگرێتەوە ماڵەکەی خۆت. عەبابەیلێ کێ لێ بوو ئەو وەختە؟ ئێران؟ عەبابەیلێ هەر چەکداری کوردی نییە بوو لەگەڵ پاسدارە. نانێش بڕۆن؟ نانێش دەڵێ. هەموو خەڵکی هەڵەبجە زانێ کە کێ نەهێشتووە خەڵک بچێتە دەرەوە لە هەڵەبجە لە عەبابەیلێەوە بڕوات. نانێهێشت خەڵک لە ناو شار بڕۆنە دەرەوەی شار. نانێهێشت خەڵک ئەگەر طبعاً ئەو شتەی کە بڵاویانە کردەوە ئەو فەرمانەی بە خەڵکیانەوت ئەیان و ئەم هەڵەبجە ئازادە، تەواوی تر کەس نەچێتە دەرەوە، هەڵەبجە ئازادە. تۆ هەڵەبجە داگیر کردووە، هەڵەبجەت لەکوێ ئازادە؟ کاتێک تۆ سوپایەکی دەرەوە بهێنی و شارێکی خۆتی پێداگیرکەی، ئەمە پێوتری ئازادیە، پێوتێ داگیرکردن. من سەیرم لێ ئەڵێن عێراق ئەمریکا عێراقی ڕزگار کرد، نەخێر، ئەمریکا هات عێراقی داگیر کرد، هەر بە هەموو یاساکانی دووەلی یاساکانی ئومەمی متحیدە، هەر وڵاتێک کە هاتە ناو وڵاتێکی تر ئەمە وڵاتە داگیرەکە، ئازادیتیان نییە. بەخۆشی وتی من هاتوین داگیرمان کردەوە، تەواو تۆ داگیر کراوی و ئەمریکا خۆش اعترافەکە کە داگیر کراوە، بەڵام بەرپرسانی عێراقی کە ئێستا قسەکەن و هێناونیان خستوانەتە سوڵتە و دەسەڵاتیان داوە پێیان کە شیعان
هەڵێ ڕزگار کراوە نە ڕزگار نەکراوە عێراق هەرگیز ڕزگار نەکراوە تا ئێسش عێراق لەژێر دەسەڵاتی ئەمریکا هەیە. ئەی ئێوە مەسەرەن 15 مانگ تۆ ڕۆژی 15 مانگ ئەمێ بزانم خەڵک چۆن بیریانە کردەوە ڕۆژە پێتان وا بوو ئێرە تەواو ئازاد بوو هیچ کەسێ هیچ کەسێک چاوەڕوانی ئەوە نەبووکەوە هەڵەبجە ئازاد بێ و تایە بژی چونکە خەڵک تەنانەت لە 16 مانگە ئێمە لە 15 مانگە من بۆ خۆم ڕۆشتم بۆ خەسەخانەی عەسکەریەکە کە ئێستا بەرامبەر بە ماڵی خۆمانە خەسەخانەیەکی کۆنە چوومە ئەوێت چەند سەربازێک کوژرا بوون لەوێ کە سەیرەکەی ئەم سەربازانە کوژراون و سەربازەکە ماوەتەوە لە ناوی نەکا لە ناو خەسەخانەکە یعنی جێشی عێراقی توانای ئەوەی نەبووە کە ئەم سەربازانە کۆکاتەوە بیان باتەوە لەگەڵ خۆیان یعنی بەوان نەگەیشتووە کەواتە تۆ تەکی دەکەی جێشی عێراقی هیچ ئەسەرێکی لە شارە نەماوە لە 15 مانگە ئێمە لە 16 سیا کە بە ئاگا هاتینەوە تەبعاً ئەو شەوە هیچ کێشەیەک نەبوو هیچ تەقەیەک نەبوو شەوی 15 مانگ بەرەو 16 هەولێر ئارام بوو بەڵێ هەڵەبجە ئارام بوو هیچ هینێ نەبوو لە بەرەبەیانی 16 سیا خەڵک وردە لە ماڵێتە دەرەوە بزانێت چییە هەواڵ دەنگ باس تەبەن کارەبان نییە و شەو تاریکە و کەس لەو کاتە ناتە دەرەوە شەو بزانێ هەواڵ چێ بەڵام و سوپایەکی زۆر و زەبەنەش لە ناو شارەکە بڵاو بوونەتەوە لە سوپای پاسدارانی ئێران تۆ بەیانی چاوەڕوانی بەیانیەکەی بەیانی ڕۆژ هەڵبێ و بچیتە دەرەوە بزانی ئایا شار دەنگ و باسی چی ئایا ژیانی تیاکرێ یان نا کە تۆش لە سا 75 دڵنیایت ژیانی تیا ناکرێت شارێکی داگیر کراوە خواردنی لەکوێوە بۆیت ژیانی لەکوێوە بۆیت ئارامیتیان نابێ و ئەبێتە بەرەیەکی جەنگ ئەبێتە جێگایەکەوە هەردوو لا شەڕیتیا بکەن جێشی عێراقی لی ئات دووبارە جێشی ئێرانی لەوانەیە بکشێتەوە هەر لی بات لەبەر ئەمە تۆ ئەمەلی ئەوە نییە کە لەو شارە بژیت هاتیتە ناو شار ڕۆژی 16 من ڕۆژی 16 سێ بەیانەکەی چوومە ناو شار ناو بازار دوکانەکان هەمووی داخرابوو هیچ دوکانێک نەبوو هیچ دوکانێ نەبوو بەڵام ئەو کەسانی کە بۆ نمونە سەوزەیەکی هەبوو بێ خواردنێکی قابلی ئەوە بێت تەلەف بێ هێناوێتە سەرجادە خەڵک هەنێ لە پێویستی ئەکڕی لەو کاتە بۆ نمونە تەماتەیە کە لەو سەرجادەیە هەیە خەڵگەی کڕیا هێلکەیەکە شتێکە لەو بابەتانە شتی بەسیت نانەوە شت هەبوو نانەوە نەبوو بە هیچ شێوەیەک بەس خەڵک لەو کاتانە زۆربەی کەس خۆی نانیە کرد لە ماڵەوە نانی زۆربەی کەس نانی هەبوو ئەوانی کە چاوەڕوانی نانێش بوو بن نانیان لەو بەیانە دەست دەکەوتە چونکە دوکان نەکرایەوە خەڵک نان بکات خەڵک ئەیزانی شاری ژیان نییە بەڵام تۆ ناچاری ڕێگا لێ گیراوە بەرەو عێراق ناتوانێت بڕێ بەرەو سلێمانی بەرەو دەرەوەش ڕێگە نان دانیشە لە شارەکە ئازادە نا شارەکە بە حەقیقەت داگیر کراوە بوو ئێوەتان زانی کە ئێرە ها زۆر نابە بێ بە ساحەی شەڕ ئابەتایکی دەمانزانی بەڵام بۆ کوێشی تۆ ینی تەوەقعی کاردانەوەیەکی توندی عێراقتان نەکرد بە دڵنیاییەوە ئەمانزانی عێراق بە هیچ شێوازێک بێدەنگ نابێت لەوەی کە شارێکی داگیر کرێ بێدەنگ نابێت ئیتر ئەگەر بە هەر چەکێک بێ لی بەڵام تۆ دەسەڵات هەیە هیچ بەدیلێکرد نییە ڕێگە لەو لا گیراوە تۆ ناتوانانی دەرچی بچی بەرەو عێراق ئەڕۆی سوپای پاسداران ڕێگەنا ئەگەڕێتەوە بۆ دواوە چەکداری کوردی ڕێگەنا دەرچی لە شار حەزەکە ئەم شارە بێتە شوێنێک و خۆی تایە دانیشێ بەڵام بۆی ناگرێ چونکە ئەم شارە شاری ئەو نییە پێشبینی چەکی کۆکوشتانە کرد بە دڵنیایی و هەموو ماڵێک لە ماڵی خۆیان سەتڵە ئا و پارچەپەڕووی داناوە کە کیمیاوی ئەوە شێنرێ و ئەدرێ لەم شارە بەڵام سوودی چییە چۆن زانیتان ئەو خەبەر خەڵک ئەیزانی کە جێشی عێراقی چینی هەیە سیلاحی کیمیاوی هەیە و ئەیوەشێنێت سوپای ئێران هەمویان بە کاملی تەجهیزات و پێداویستی بەڵێ هەمویان قیناعیان هەمویان ماسکیان پێ بوو کە خۆیانیان پێ پاراز لەگەڵ ئەوەشە کوشتاری باشیان ناوە لەم شارە سوپای پاسداران و تەنانەت پێشمەرگەش کوژراوە لێرە ئەوانەتان نبینی بە قیناعەوەیان بەڵێمان بینین پێیان بوو هەمووی قیناعی پێ بوو پێشەوەی کیمیاوەکە بۆ شێنرێ هەمووی قیناعەکەی بەلاس قەیەوە بوو ئامادە بۆی بەکاری بێنێ بەڵام ئایا خەڵکێکی مەدەنی چی بکات حەجی ماڵتان لەکوێ بوو لەو کاتە ماڵی ئێمە لە نزیکی مزگەوتی شەیدانە کە ئێستا بیناکرێ لێرە
مزگەوتی شەیدان کاتێک ئەبی لەسەر ئەم جادەیە هەر لەسەر ئەم جادەکە ئەچی بەرەو ژوور ئەو منارە بەرزەکە هێشتا تەواو نەبووە ماڵمان هەر لەو دووڕیانایە بەس ئەوە تقریبان قەراخشار بۆ وەختینە بەڵێ قەراخشار بوو بەس ئەو شوێنەیە کە ساروخەکان لە شوێنێک بۆ شێنرا بێت باکە هینەکەی هێنێ کیمیاوەکەی هێنێ بۆ ئەو منطقە یعنی ئەوەی کە ئەگەر ئێمە هەوا لە مانگی سێ و لە مانگی چوار و ئەو دەوروبەرا لە موسمی بارانبارینە هەوای ئێمە لە قیبلەوەیەت کە لە قیبلەوەیەت وەکو بڵێن لە غەربەوەیە کە یەت بۆ ئێمە هەڵگری ئەو غازەیە بێ ئەو کیمیاوە کە درا لە دەرەوەی شار لە ناو شارە ئەهێنێ بۆ دەرەوەی شار کە درا لە ناو شار چی لێکە باکە ئیگوازێتەوە ئێنێ بۆ کوێ بۆن پەڕی شار ئەو ماڵانەی کە لە پەڕی شارن و لە قەراقی شارن بە ئیتیجاهی باکە ئەوانە زۆربەی زەرەرەکانیان لێکەوت و زۆربەی کوشتارەکان لەو شوێنانە ڕوویە یەکەم زار لە کوێدرا ئاگام لێ نییە بزانم لەکوێ درا بەڵام یەکەم جار کە لە هەڵەبجە یا لە کاتژمێری چواری دوای عەسر بوو چونکە تەیارەکان کە ساروخەکانیان ئەوەشاند لە سەرەتا ساروخی ئاسایی پالستی ئەوەشێنرا چونکە ساروخێکی ئەوەشان و ئەینا بە شوێنێکەوە ئەتەقیەوە لە کاتی تەقاندنی لە تەیارەکەەوە دەنگێکی هەیە لەگەڵ هاتنیا هاژەیەکی لەگەڵ دان بە زەویە تەقینەوەیەکی هەیە بۆ بردومارکردن و بۆ وێرانکردنی شوێنەکان و کوشتار بەڵام من وەکو خۆم لە جێیشا بووم زۆر کات تۆپێکە تەقێ لە دوور تۆپەکە دەنگەکەی یەت ئەتەقێتەوە جارێکی تر بۆ نمونە تۆپێک لە دەرەوە تەقێ لە دوور لە سوپای بەرامبەرەوە کە هات بۆ ناو شار دەنگەکەی یەت بەڵام ناتەقێتەوە هیچ دەنگێکی لە دەرناچێ ئەمە بەڵگەی لەسەرەوەی کەوا ئەو تۆپە نەتەقیەوە چروکی کرد ئێمەش بە خەیاڵی خۆمان من خۆم بە شخصی خۆم بۆ خەیاڵی خۆم کە تیارەکە ساروخەکەی ئەتەقان و دەنگی ساروخەکە هات و تەقینەوەی نەبوو ئەموو لەخوا بە زیابەن نەتەقیەوە شوێنێکی وێران نەکرد و کەسی نەکوشت بێئاگا لەوەی کە ئەم نەتەقینەوەی ناتەقینەوەی زۆر زەخمە ئەویش کە غازی کیمیاوی بەڵێ ئەوە غازی کیمیاوێت چونکە تەقینەوەی ساروخە کیمیاویەکان پێویستی بە دەنگی زۆر نییە تەنها ئەوەیە کۆنتێنەرێکە گاتە زەوی و دووکەرتە بێ و غازەکە بڵاوە کاتۆ لە شوێنەکە تۆ گوتت من تەمەنم 24 ساڵ بوو لەو بەڵێ چی بووی چۆن عسکەر نەبووی من لە ساڵی 84 گیران بە سەرباز هەتاوەکو 87 لە 87 تا طبعا قەناعەتم نەبوو من وتم تەنها ئەو 2 ساڵەیە ئەو 3 ساڵێکەوە پێوترێ خزمەتی سەربازی مکەلەفی یعنی ئیجباری بەزۆر ئەوە تەواوەکەم ئەگەر دەریان کردم لە سەربازیا و تەسریحیان کردم ئیتر دانیشم بۆ خۆم ئەگەر نیان کرد بەجێ هێڵم چونکە ئیتر من قەناعەتم نییە بۆی کە دانیشم لەناو شەڕا زیاتر لە 10-15 ساڵ بەردەوامم لەناو شەڕا و دوایەوە شەڕ لەگەڵ ئەم ڕژێماوە کەواتە تۆ لە 84 بۆ 87 سەرباز بووی بەڵێ بەرەی شەڕت بینی بەرەی شەڕم بینیوە لەکوێ من لە گەردەمەند لە شەڕە بەشدار بووم لە گەردەمەند جوێن لە گەردەمەند من لە هین بووم لە چ منتیقەیەکە لە نزیکی سیدەکانە لە چۆمان دەرەچیت بەرەو حاجی هۆمەران پێشەوەی بگەیتە حاجی هۆمەران لێوا هینێکەیە زنجیرە چایەکەیە پێوترێت زنجیرە چای گەردەمەند ئێمە لەوێ بووین من لەوێ سەرباز بووم نزیکەی 6 مانگێک لەوێ سەربازیم کردووە پاش ئەوە طبعا بە خواستی خۆم کە پێم وتم من پێویستەکە مادەم من هەر شەڕەکەم و هەر لە بەشداری جەنگەم و بەشداری ئەم شەڕی عێراق ئێرانم شوێنی تر هەیە کە نزیکە لە ماڵەکەی خۆمەوە بمنێرن ئامادەیم تایە بڕۆم تیان زۆر چاکە بۆ کوێت من بەرەو پێنجوێن ئێوتیان ئێمە هینمان هەیە ئەو شوێنە جێشمان هەیە لە کانی مانگا لە بناری سوورێن لەوێ ژاتم تقریبا هەتا ساڵی 87 من لە بناری سوورێن لەوێ لە شەڕابووم و لە بەرەکانی جەنگ بوو بەس لە وەختەوە بزانم لای پێنجێنیشەوە شەڕی گەرم هەبوونا بەڵێ لەوێش هەبوو لە پێنجوێن و دوایەوە لە چوارتا و ماوەتیش هەبوو
ئاخرشت من کە پێم وتن من بە فەوجەکەی خۆم دوتم من ئامادەیم تایە لێرە بەردەوام هینەکەم لە هینی خۆما بەردەوامی بە سەربازەکەی خۆمە بە مەرجێک هەوڵ نەن تەنها ئێمە بخەنە پێشی شەڕەکەوە ئەوانەژێکێ لەو پلانەکانیان ئەوە بوو کە ئەگەر لە شوێنێکی تر شەڕ بوو بمانێرن بۆیە طبعاً بە تایبەت نادیان بە شوێن ناوتیانە بێ بچی بۆ ماوەت وتم من ماوەت دوورە لێمەوە ناڕۆ کەلوپەلەکانم هێنا و سوو گەڕامەوە بۆ شاری هەڵەبجە ئیتر لە 1970 شانزەی سێ من لە هەڵەبجا بوو بە چی حساب بووی فیرار بووی فیرار بوو کە شانزەی سێ بوو تۆ فیرار بووی بەڵێ من لە شانزەی سێ فیرار بووم هەر لە ماڵی خۆتان بەڵێ ئەی ئامادەی امتیا بوو ئەگەر مەسەلەن بەهاتنایە طبعاً شاری هەڵەبجە زۆر کۆنتترۆل نەبوو بە لەلایەن حیزبی بەعسەوە هیچ دەسەڵاتێکی ئەوتۆی نەبوو لە ناو شارەکە تەنها جێشێکی تیا بوو ئەمن و استیخباراتی تیا بوو بەس نەیەتوانی بچێ ماڵان گەڕێ بزانێ کێکیە و کێکێنێ کێ کوڕەکەی فیرارە و کێ نەچۆ بۆ جێژ ئەوەی تیانە بوو دەسەڵاتی نەبوو حکوومەتی بەعز لە هەڵەبجە لە شوێنەکانی تر یعنی ئاسایی بوو کە لە سلێمانیە نێڵن فیرارە دانیشێ ئەبێ بچێتە دەرەوە بچێ بۆ شارەکانی تر یا بچێ بۆ دێهاتەکان بەزە بەڵام لە هەڵەبجەوانە بوو لە هەڵەبجە تۆ ئەم ئەزمونەت هەبوو تەجروبەی شەڕ و بەڵێ بەتاکی عسکەری و ناسینەوەی دەنگی ناسینەوەی دەنگی کیمیاوی من نەزانی نەمەزانیکەوە تەقینەوەی بەو شێوازەیە بەس ئەمزانی کەوا کیمیاوی کە ئەگەر دای لە ئینسان تەواوی کوژێ بەڵام تۆ ناچاری هیچ شتێکە پێ نییە ئادەی بزانم ئینسانێکی مەدەنی وەسیلەیەکی خۆپاراستنی نییە چی بکات ئەوەی تەنها زۆر مهم بوو بێ ئەوە بوو پارچەیە پەڕۆ پێ بێ بیە بە دەموچاو تا و تەواو ئایا ئەوە پارێزگاری لە ژیانی ئینسانەکە بەرامبەر بە کیمیاوی باوەڕ ناکەم تۆ ئەو کاتە لەگەڵ ماڵی باوکت بوو یان من لەگەڵ ماڵی باوکما بووم خۆت خێزانت من خێزانم نەبوو لەو کاتە لە 24 ساڵیە طبعاً فیرار بووم ئینسانش کە فیرار بێت ترسیەوەیە هەر لە حەزەی ڕاکە لە ماڵەکەی خۆی و دەرچێ لەبەرەوە من خێزانم نەبوو لەگەڵ دایکم و باوکم و براکان و خوشکەکانما بوو برایەکی تریشم هەبوو ئەویش لە 15 سیا ئەو لە کەتیبەی هەندەسە بوو لە سێساق بۆ هەواڵپرسینی ئێمە گەڕایەوە هەڵەبجە لە 15 سیا گەڕایەوە هەڵەبجەتمان خێر بۆ هاتیوتی وەڵا هاتوونتمان خەڵک ڕاکە بەرەو لای تۆ بۆ هاتی وێرەتی هەواڵم بیستەوەی تر ناچار بێم هەواڵی ئێوە بپرسم ئەی چیەکەی ئیتر مایە لەگەڵمانە ئەو شەوە لەگەڵمانە بوو ڕۆژی شانزی سێویش لەگەڵ کەس و کارمان شەهید بوو ئەو برایەت باڵێ لە خێزانی تۆ چەند کەس شەهید بوون لە خێزانی من باوکم و دایکم و سێبر ئەو سێ خوشک ئەی چەندتان دەرباز بوون بەس خۆم تۆ چۆن دەرباز بووی کاک حاجی ژیان بەدەست ئەڵڵایە ڕاستە بەس حەزەکەم بزانم ئێوە لە ماڵی خۆتان نابوون کە بردومانەکە کرا طبعاً ئێمە هینێکمان هەیە لە خانۆکەی خۆمانە طبعاً لسه خانۆکەم لە ناو بردووە فرۆشتومە لە خانۆکەی خۆمانە ژێرخانێکمانە بوو ژێرخانەکە کە دروستمان کردبوو لەسەر ئەساسیەوەی کە پارێزەر بێ بۆ قەسفی تۆپ و تەیارە و ئەم شتانە نەک بۆ کیمیاوی ژێرخانەکە نیومەتر کۆنکرێتی لەسەر بوو لەسەر سەری شەوەی تر قاتێکی تر خانووی لەسەرە لەبەرەوە ئەوە پارێزەرە بۆ هەموو هێرشێکی ئاسایی ئێمەش کە لەویان گەڕێکی لە گەڕێکی ئێمەشا ئەمە ماڵە دیارەکەوە ژێرخانی هەیە خەڵکیی تریش ئەگەر لەو دەوروبەرە بێ ببینێ قەسف ئەکرێ ناچارە ڕیە بۆ ماڵی ئێمە دراوسەکانی هاتبوونە دراوسێکی ماڵێکی دراوسێشمان هەر کە مابوون لە شارە ئەوانیش هات نەژوورە لەو کاتاکە لە سەعات 1:30 هێرشەکان دەستی پێکرد هاتن خۆیان کرد بە ماڵی ئێمە لە ژێرخانە دانیشتین ئەو ماڵی تریش کە بۆ پێم وتی لە عەبابەی لێبوون گەڕانەوە ئەوانش بە هەمان شێوە هاتن لە هەمان ماڵە هەمان ژێرخانە دانیشتن ژێرخانەکە گەورە بوو ژێرخانەکە گەورە بوو تقریباً 30-40 کەسێکی گرت چەند کەسی تیا بۆ ئەو کاتە
والله ئەگەر درۆ نەکەم بە تەئکیدی لەوە لە نزیکەی لە 30 کەسە 25 تا 30 کەس دەرەچوون چونکە 3 خێزان بووین. من بە حکمی ئەوەی کەوا گەنج بووم تۆ سەیرەکەی گەنجێک تەمەنی لە 20 تا 24 تا 25 تا 30 زۆر جار گۆڕایەڵی گەورە ناکە ینی پێی بڵێ بڵێ وەرە ژوورەوە بۆ ناو ئەم ژێرخانە و باش شتێکە لێنەی گوێ نهاتێ دایک هەر چەند هاوار بکە گوێ نهاتێ یعنی خۆی بە عەقڵی خۆی و بە فکری خۆی ئیشەکە. من جێشێک بووم لەو گەنجانە کە من لە 24 ساڵیە شەڕم بینیوە لە ناو بەرەکانی شەڕا بەردەوام بین بووم بەشداریم کردووە هاتم و ئەڕۆیشتم بۆی کە دڵنیابم لەکوێ ئەم تیارەیە. دوای ئەوە من جیهازێکی هینم هەبوو جیهازێکی تەسجیلم هەبوو کە ڕادووی لەگەڵایە FM تیا بوو ئەو کاتە مەوجەی FM ڕادیۆی FM زۆر دەگمەن بوو لە کوردستانە و لە عێراقیشا دەگمەن بوو ڕێگەشی پێ نەدرا بەڵام من ئەوەم پێ بوو ئەم کردەوە بۆی گوێ بگرم ئایا تیارەکان قسەکەن لەگەڵ یەکتریا گوێم لێ بوو لەو کاتە تیارەکان قسەیان نەکرد لەگەڵ یەکتریا لە سعات 1:30 تیارەکان بە لەهجەی مووسڵی طبعا من لەگەڵ لە ناوجێشا بەشدار بووم و لە ناوجێشا خزمەتی سەربازیم کردووە لەهجەی مووسڵی ئەزانم کە کابرا دەم کاتەوە ئەزانم خەڵکی چ مەنتەقەیە کە لە عێراقا بە زمانی عەرەبی قسە بکە ئازام کوێیە بەغایی دیارە مووسڵی دیارە جنوبی دیارە ئەمانە دەرەکەوێ لە پەیوەندیەکەی تیارەکان لە بینی خۆیانە کە قسەیانە کرد قائیدی سربەکە قسەی لەگەڵ ئەوانی ترا کرد قسەیان بە لەهجەی مووسڵیە کرد دوایی لەگەڵ قسەکردنە لە بنکەی هینەکانە لە قاعیدە ئەرزیەکان هاوانەی کە پرسیاریان لێکرێت لە ئیستیخبارات پرسیاری کردوتی ئەو دووڕیانی خورماڵ ئەوە معادیە یا سەدیقە طبعا بە مصطلحی عسکەری معادی و سەدیقە یا ئەمە معادی ئەوەی دوژمنە سەدیقیش یعنی خۆمانەیە یعنی ئەو مەفرەقە و ئەو تەجەموعی کە لە دووڕیانی خورماڵایە معادیە یا سەدیقە وتی معادیە وتی 1:30 ئەگەڕێنەوە بۆ لایانی من ئەوانم هەموو گوێ باسی کیمیاویەکرا لە قسەکان باسی کیمیاوی بە هیچ شێوازێ نەکراوە لە ناو تیارەکانە تا ئەو کاتی کە لێ درراوە دوای ئەوش ئاگام لێنی تۆ گوێت لە هەموو ئەم قسانە بوو گوێم لە قسەکانە بوو بە بەردەوام بەڵێ لەبەرەوەی تیارە لەو کاتە تیارە دەستی کردبوو بە قەسفکردن ئەجاسە لەگەڵ ئەو قەسفکردنا لە بینی خۆیانە تیارەکان قسەیانە کرد لەگەڵ هینە بنکە زەویەکانە قسەیانە کرد بۆ وەرگرتنی معلومات ئەوەشی کە ئەڵێ بۆ نمونە ئێران داوێتی لە هەڵەبجە ئەمە ئەسڵ و ئەساسی نییە و قسەیە چونکە کاتێک تۆ جێشی خۆت لە ناو شوێنەکە داگیری کردبێ بە کیمیاوی لێی نایی عێراق کاتێک کیمیاوی ئەوەشێنێ لە کاتێکە ئەوەشێنێ کە زەویەکەی و شارەکەی داگیر کراوە ئێران هیچ کاتێ عەقڵ تەقەبولی ئەوە ناکا کە تۆ بڵێ ئێران لێیە خۆ من دیفاع لە ئێران ناکەم ئێران وڵاتێکی داگیر کردە وڵاتەکەی داگیر کردم شارەکەی داگیر کردم بەڵام ڕاستی مەسەلەکە هۆکاری کیمیاوی هەڵەبجە داگیرکردنی هەڵەبجەیە کاتی هەڵەبجە داگیرەکرا لەلایەن جێشێکی دراوسێەوە حکوومەتی عێراقیش کە کیمیاوی لە هەڵەبجە خۆی بە خاوەنی مافەزانێ خۆی بە خاوەنی حەقەزانێ کە ڕەدی ئەو داگیرکردنە بە تو پێت وایە سوپای عێراق ئەیزانی کە خەڵکێکی زۆری مەدەنی لە ناو هەڵەبجەن یان ئەگەر سەر ڕاستی بۆ تاریخ قسە بکەین لە ڕۆژی 15 مانگەوە هەتاوەکو 16 هەتاوەکو سەعات 1:30 نیوەڕۆ ئەمە فرسەتێکە بۆ ئەو مەدەنی کەوا لە ناو شارەکەیە بچێتە دەرەوە بەڵام کە تۆ ڕێگە نەی بەم بچمە دەرەوە تۆ بڕیاری کوشتنی منەی نەک ئەو ساروخی لە ئاسمانەوەیتە خوارەوە ئەو ڕێگەیانەی کە ئەوە ناکە بەرەو سێ سایق و ئەوانە ئەڕوا ئەم ڕێگەیانەی تر ئەمەی ئەم ڕێگەیانە هەموویان داقسمەوە کەس نابێ بڕوات نابێت کەس بڕوات لە عەبابەل ئێمە بەتەما بوون بڕۆین ئەو ماڵی کە پێم وتی وتم ماڵی کاک حەمەسەعی کە هاتن خۆیان کرد بە ماڵی ئێمە پرسیارمان لێ کاک حەمەسەعی لەکوێوە تۆ ئێوە ماڵتان لە گوڵانە طبعاً گوڵان ئەکەوێتە ڕۆژئاوای هەڵەبجە عەبابەیلێ ڕۆژهەڵاتی هەڵەبجەیە ئێمەش لە نزیکین لە ڕۆژهەڵاتەوە ئەم پیاوە کە هاتووە تۆ ماڵتان لە ڕۆژئاوای هەڵەبجەیە چیەکەی لە ڕۆژهەڵاتی هەڵەبجە کاک حەمەسەعی تۆ چیەکەی تۆ لە گوڵانی وتی وەڵی ئێمە ڕۆشتینە عەبابەیلێ بۆی دەرچین لە عەبابەیلێ بەڵام چەکدارەکان و پێشمەرگەکان ڕێگەمان نان کە دەرچین لە شار
ئێ باشە وتمان ئێمەش بەتەمایان بی دەرچین تی وەڵی دەرمەچن لێرە لە ماڵەکەی خۆتا بمرە زۆر باشترێکی لەوەی کەوا لەوێ بڕۆیت و ئەو خەڵکە هەمووی تێکەڵاو بووە هەمووی ئەم چەکدارانە بەناو ئەم عائیلانە بڵاو بوونەتەوە خەڵک یعنی هیچ هینێکی تیان نییە شەرمێکی تیان نییە لە ناو ئەو خەڵکا و ڕێگرێنێ لەوەی کەوا خێزان خۆی بپارێزێ ئەم خێزانانەی لەو شوێنان هەموو لە بەردەستی ئەو خەڵکان منش قەناعەتم بەوەیە لە ماڵەکەی خۆما بمرم لەوە باشترەکە لەوێ هێنی بە چۆن بڵێ بە بەرەڵایی لەو شوێنە بکەوم و تێکەڵاو لەو خەڵکا و هەر ئەو عالەمە هەمووی تێکڕژا و ڕێگە نادرێت کەسێ دەرچێت و دیارە خەڵکێکی زۆر ویسیانە بڕۆ بەڵێ خەڵکی زۆری لێبوو لە هێن لە عبابەی لێ ئەویش ناچار گەڕایەوە لەم حاڵەتا کە تۆ بگەڕێتەوە بۆ ماڵی خۆت چی لێت ئەکوژێ ئەو ماڵش کە بەو شێوازی کە من پێ دەڵێم ئەو ماڵە لە ماڵی ئێمە بوون هەمویان بە تەواوەتی هەمویان مردن تەنها کوڕێکیان لێ دەرچوە کوڕەکەش لەگەڵ خۆیانە نەبووە ئەوان ژنسیکەی هەژنۆ سەرخێزان بوون ئەو کوڕێکی کە دەرچووە لەگەڵ ماڵی باپیرەیە بوو ئەو خێزانەی عبابەی لێ باسەکەی بەڵێ ئەوەی لە لای گوڵانەوە هات بەڵێ لە لای گوڵانەوە هاتبوون بەڵێ ئەوەی تر ئەو خێزانەی ترش ئەوان ژار هەمویان بە کاملی یەک نەفەریان نەما ئەوانش هەموو مردن ئەمە هەمووی لە ژێرزەمینەکەی هەمووی لە ماڵی ژێرزەمینەکەی ماڵی ئێمە بوو کەسیش دوای ئەوەی کە من لە خەسەخانی تاران گەڕامەوە لە تۆ خۆشت بەر کیمیاوی کەوتی بەڵێ تۆ لە شوێنەکە بیت هەر بەرەکەوی دوایەوە من بێهۆش کەوتم 2 ڕۆژ لەسەر یەک لە دەرەوەی ماڵەکەی خۆمە تۆ کە بێهۆش بووی لە دەرەوەی ژێرزەمینەکە لە دەرەوە ژێرزەمینەکە لەکوێبووی بۆم باس کردیت گەنج حەز ناکە بۆی لە شوێنەکە دانیشێ و هین کا گۆڕایاڵی گەورەیە بکایە شتێک ئەوێ بجوڵێ و بچێت و ئاگادار بێ ئابزانە چڕا ئەچتە سەربان ئەچوومە سەربان ئاهاتمە دەرەوە ئەچوومە کۆڵان لە ئاخر جارێکە هاتمەوە چوومە ژێرخانەکە پێیان بڵێم کە چی ڕوئا و چی ئەبێت هەر خۆم هەستم کرد بەوەی کەەوە تەنگە نەفەسیەک و بۆنێکی ناخۆش ئەبیسم وتم بەخواوە ئازام کیمیاویە کورە خەڵکی نەکیمیاوی ئیتر خۆم هەناسەتنی نەمتوانی هەناساڵم بژم لەبەر ئەوەی زۆر ناڕەحەت بوو ژێرخان بوو بەپەلە زۆر بە ناڕەحەت هاتمە دەرەوە ژێرخانەکە تۆ کاتی دەرێ وەزعی ئەوان لە خوارەوە چۆن هاتمە دەرەوە تەنها ئەوەنە پێم کراوتم کیمیاوی ڕاکەن کیمیاوی ئەوان لەبیرتە لەو لەحزەیە هەر هەمووی ئەکۆکی منیش ڕاکەرە دەرەوە وەرن بە دوامە من ڕام کردو دەرەوە کەس نەهاتۆ بە دوامە کە بەڕێگا هاتووم لە ماڵەکەی خۆم و بۆ دەرەوە بڕۆم عامیلی ئەعساب هەیە لەم کیمیاویە تەنها خانق نییە عامیلی ئەعسابەکەش واد لێکا بەرەو بێهۆشی بڕۆیت لە دەرگای ماڵ هاتوومەتە دەرەوە ئیتر تەواو کۆتایی بەهەست و ئیحساسەکانم هاتووە یعنی من بێهۆش بووم دوایەوە لەکوێ بێهۆش بوویەوە لە دەرەوە ماڵەوە لە کۆڵان بەڵێ نزیکەی 2 ڕۆژ من 2 ڕۆژ لە دەرەوەی ماڵ بێهۆش بوو لە ڕۆژی دوو هەما کە خەبەرمە بێتەوە ڕۆژی هەژدەی مانگە لە هەژدەی مانگە خەبەرم بووە تەنها هیچ لە زاکیرەمانە ماوە کە خەبەرت بۆ لەکوێ بووی لە دەرەوە لە کۆڵان کە بەوە شایتەوە لە کۆڵان بووی هەر بەهۆش هاتمە من لە کۆڵان بووم ڕۆژی هەژدەی مانگ هەژدەی سێ چیتەوە ژێرزەمینەکە وردە کەوتمە ڕێ بەوەی کە بچم بۆ ماڵەوە لە زاکیرەی من فۆرمات بۆ هیچ شتێکی تیان نەماوە نازانم چی ڕوویاوە نازانم لە کوێم و نازانم چی یەکەم یعنی وەکو وایە لە خەوێ هەڵسیت لە ناو خەوەکان نەزانی چی ڕوویاوە ئێک هەڵسامە سەر پێ و یعنی بە شێوازێک ئێستا کە بیری لێ یەکەمەوە ئەوەیە ئەم ئینسانە خەبەری بوویەوە کاریگەریەکی ئەوتۆی لەسەر بووە کاریگەری دەمار کە عسابە هەموو شتەکانی لەبیر بردوێتەوە وردە گەڕامەوە لەسەر زاکیرەی کۆن کە ماڵی ئەمە لێرایە من لە دەرەوەم لە سەیران بووم با بگەڕێمە بۆ ماڵەوە بچمەوە بۆ لای دایکم و باوکم و مناڵەکان وا هەستە کرد کە لە سەیران بووی بەو شێوازە یعنی بیرم نایەکەوە هەڵەبجە داگیر کراوە نییە لە خەیاڵما کە هەڵەبجە قەسف ڕوویاوە 2 ڕۆژ لەمەوە پێش ئەوە نییە لە خەیاڵی منە تەنها شتێکی طبیعی زۆر ئاسایی ئەڕۆمە بۆ ماڵەوە طبعاً دام لە دەرگاکەمان
جەرەسمان هەبوو جەرەس کارەبا نەبوو ئەوتم دیسانە هەر شەڕی ئێران عێراق و تۆپ تەقیوە و کارەبا بڕاوە وا تێگەیشتی ئەوە لە خەیاڵی منابوو لە کۆڵان کەس هەبوو لەو ئەسنایە کە تۆی تۆ بۆ ماڵی خۆتان کەس لەسەر زەوی خەڵک کەوتە بوو بەڵام من نەمەزانیمە چییە حد نەمەزانی ئەم مەسەلەیە چییە هیچ هیچ شتێک لە خەیاڵمان نەبوو یعنی تێگەیشتن بۆی کە خەڵک لەسەر ئەو جادەیە کەوتووە چی بوو بە هیچ شێوازێک هیچ شتێک لە خەیاڵی منان نەبوو هاتیتەوە جەرەس لێدا کە جەرەسم لێدا کارەبانیە جەرز لێنا کە جەرز لێنا طبعاً ئەچیتە ژوورۆ من عادەتی من بوو هەر بەم لە دەرگا بەڵام کە کەس جوابی نایەتەوە چوومە ژوورۆ بەچی بەسەر دیواریان نا دەرگا کراوەیە دەرگا کراوەتەوە تۆ ئەو کارە ساتە ڕوویاوە و تاوانە ڕوویاوە لەو شارە کێ دەرگای داخراوە هیچ کەس دەرگای کراوە نییە داخراو نییە دەرگاکان هەموو کراوەیە دەرگا کراوەیە و ئەتیادی چوومە ژوورەوە کە چوومە ژوورەوە بەسەر قەدەمەکەمان هەیە لە دەرگای حەوشەوە بۆ ماڵەکە لەسەر قەدەمەکە سێ مناڵی لێکەوت بوو بیر لەوە ناکەمەوە بڵێم مناڵانە کێن یا چین لێ ناسین نا بە خەیاڵی خۆمە مناڵی پور من یە هاتوون بۆ لێرا خەوتون بە خەیاڵ خەوتون ئەبێ هۆکارێ هەبێ باشە چۆن دایکم چۆنە مناڵانەی نەبردۆتە ژوور و بیان خەوێنێ ئەم خەیاڵاتە لە مێشکمە ئەگەڕێ هۆکاری چییە کە ئەم مناڵانە لێران ئەی لەم سەرمایە خەوتون ئایا نەخۆش ناکەون بەبێ لەسەر ئەم ئەرزە بۆچی بێ بکەون کەڕۆم کەف بەدەمیانەوە بوو یان من چاوم باش چاو باش نەیەبینی تەنها تارماییم ئەبینی لەسەر چادە ئەو جادەکەم ئەبینی بەڵام دقیق نەمەزانی چی لەسرە چییە یعنی بۆ نمونە کە سیرکەی بڵێ ئەو جانتایە چیتیان وسراوە چیتیایە نەتەزانی تەنها تارماییەک سەیری ئەو مناڵێکی من تەنانەت کە ئەموو مناڵی پورمە بە قەناعەتی خۆم من ئەموو مناڵی پورمە بە خەیاڵم مناڵی پورمە تەنها مناڵێک بوو نەمەزانی مناڵی کێیە سێ مناڵ لەوێ کەوتبوو سێ مناڵ لەسەر جادەکە کەوتووە قاچی بۆ بەرزەکەی تۆ مەسەرەن ئەمێ باز بە بەسەریا و لەسەر قەدەمەکە کەوتووە تۆ بێ بەسەریا بڕۆی قاچ بەرزەکەمەوە بچم بەسەریا قاچم هەرەکەوێتە سەری هەر قاچ بەرزەکەمەوە بچم بەسەری هەرەکەوێتە سەری ناچار پێم پیانە و ڕۆشتم بەرەوکوێ بەرەو ماڵەوە بەرەو ناو خانۆکە و ژوورەکان و هەیوان و هۆڵەکە چوون بەرەو ژوورەکان لە ناو ژوورەکانی ماڵە خەڵکی لێیە لەوانە چوومە ژووری خوار ژوورێکمانەیە لە خوارەوە لە ژوورەکەی خوارەوە کە لەسەر ژێرخانەکەیە باوکم و دوو برامی لێبوو لەگەڵ کوڕێکی تریشی لێبوو بانیانەکەم هەڵسن هەڵناسن بە قەناعەتی خۆم و خەیاڵی خۆم ئەمانە خەوتون طبعاً کات درەنگە دوای نیوەڕۆیە لەم دوای نیوەڕۆ ئەبێ باوکم ڕۆشت بێتەوە بۆ بازار باوکم دوکانی هەیە باوکم خەیاتە بێ بچێتەوە بۆ دوکان دوای نیوەڕۆ دوای نان خواردن جارجارێ لەوانەیە 5-6 دقەیە بخەوێ سەر خەوێ بشکێنێ بەزەرە بێ بڕاتەوە باوکە هیچ دەنگی نییە بۆ هەڵناسی بچی بۆ بازار دەنگ نییە مناڵەکان یەکێکە چمەلایەن ئەو دوو برایەم ئەو خەڵکەی تر شتی تری لێ بوو مناڵی تر بەڵام من ئەوەی کە گرنگ بوو لەلام تەنها براکانمە دوو برامی لێ باوکمی لێ لە ژوورەکەی سەرەوە لەو ژووری سەرەوە ڕیانەوە شوێنم هەڵسنەوە بۆ هەڵناسن کەس هەڵناسن باوکم لەسەر ئەم دەسەی خەوتە بوو سەری خستبووە سەری ویستم هەڵی سێنم قوتم لێ کرد طبعاً خۆم قوتیشم نەبوو یعنی ئەوەنە کاریگەری هەبوو کیمیاوەکە لەسرت هێزیشی نەبوو هەرچۆنە بێ بە پاڵێکم پێوەنا کە پاڵم پێوەنا دەستی بەسەریان نووسا بوو هەستم بەوە نەکرد ئەم دەسەی بۆ بەسەریان نووساوە بۆچی لێ نابێتەوە ئەگەر خەوت بێ دەستیش لە بێکەوێتە خوارەوە بەڵام لە قەناعەتی منە هەر خەوتووە وتم وازی لێ بێنە با ئەمان هەڵەسێنم مناڵەکان کە ئەمان هەڵەسێنم باوکم هەڵەسێنن ئەچێ بۆ بازار من خۆم نامەوێ هەڵی بسێنم بۆ ناسان وردە هاتمە دەرەوە برسیشمە تینومە گەڕامەوە بەرەوکوێ بەرەو
طبعا خانوەکە ئێمە دوو بەشە بەشێکی سەرا و حەمام و مەتبەخێکی بچووکە بەشی سەرش و ژوورەکان و هەیوان و ژێرخان و ئەوەیە کە گەڕام و بەسەر قەدەمەکە بە هەمان شێوە بەسەر ئەو مناڵانە گەڕامەوە بۆ سەرا و حەمامەکە ئاو نییە تەنها بەرمیلێکمان هەیە لەوێ طبعا تەنکی سەربان ئاویتیان نییە بەڵام بەرمیلێکمان هەیە لەوێ سەری بەتاڵە پڕە لە ئاوە دامان ناوە بۆ کاتی ضرورە دەگەر پێویستمان پێبێ لەو ئاوەم خواردەوە طبعا ئەو ئاوەش کیمیاوی تایە لەگەڵ خواردنەوەیە ئیتر بە بەردەوام من ئەڕشێمەوە بیریشمە کردەوە باشم بۆ ڕشێمەوە هۆکار چییە دوایی گەڕامەوە وردە وردە بەرەو ماڵەوە بتم با بڕۆم بزانم پێچێ شتێکم هەر دەستکەوێ هەر شتێکم لێ حاڵی ببێکەوە ئەمما ئەم مناڵانە بۆ خەوتون باوکم بۆ نەچۆ بۆ بازار دایکیشم لەوە چێچوو بێ بۆ ماڵی باپیرەم بۆ ماڵی باوکی سەردانی کرد بێ خوشەکانیشم لە مەکتەبن طبعا ئەمانە خەیاڵاتێکی ڕۆژانی ژیانی ڕۆژانەی خۆتی ئەتیادیە کە هەیە تۆ خەیاڵت ئەمانە خۆت ئفتیرازیە یعنی فەرەزیەتیەکەی کە ئەم شتە بەم شێوازەیە بەس واقعی وان نییە وردە وردە کات ئەڕوا بەرەو مەغریب یعنی دوای عەسرە کاتمان بەرەو مەغریب ئەڕوا دنیا بەرەو تاریک بوون نزیکە بێتەوە کەوا تاریک ببێ بەڵام عادەتی لای ئێمە کە کارەبانە بێتەوە بێ بگەڕێ بۆ فانۆسێک چرایەک بگەڕی چرایە بدۆزیتەوە دای بنیت شتەکە هینی بۆ شتی بۆ ئامادەکەی تر نەوتی تیەکەی شقاتەی بۆ حازرەکەی کەوا تاریکی بەسەراهات لەبەر ئەو چرایە دانیشی خەیاڵم ڕۆژ بۆ ئەوی کە بچم چرایەکمان هەیە لە ژێرخان بیهێنم لە ژێرخانەکە وردە وردە هاتمە خوارەوە کە هاتمە خوارەوە چوومە ناو ژێرخانەکە هەموو ئەندامانی خێزانەکەم و ئەو دوو خێزانەی تر هەمویان بە چواردەوری شێرخانەکە کە دیوارە هەمووی دانیشتون و بەم شێوازە بە قەنەعەتی من هەر بەم شێوازەیە بەس من چاوم نابینێ تەرکیز کەم بزام ئایا چاویان کراوەتەوە ئایا بەخەبەرن ئایا چییە بەڵام ناو ژێرخانەکە پڕە دیوارەکانیش هەموو پاڵیان ناوەتەوە بە دیوارەکانەوە لە باوەشی دایکیشما کوڕێکی مناڵێکی تایە مناڵەکە تقریبەن 4 ساڵ ئەبوو کوڕی خاڵمە و لە ماڵی ئێمە خزمەتیەکەین لەبەرەوەی دایکی نەخۆشە دایکیشم زۆری خۆشەوێ کوڕی برایەتی بانگەکەم هەڵسن کە زەڵناسی کە جواب ناتۆ کاتێککە کەس جواب ناتۆ تۆ ناچار ئەبی هەنێشت بکەی بۆی جواب ببەنەوە هاتم بۆ لای دایکم کە دانیشتۆ مناڵەکە لە باوەشایەتی دەستم بر بۆ مناڵەکە وتم عەزیەتی ئەم ئێتر دایکم جواب ماهاتەوە مناڵەکەم ڕاتەکان هیچ نەبوو ئیتر خەیاڵێکی تر ها بە خەیاڵ ماوتم دڵنیام ئەمە لەوە ئەچێ من لێرە نەبووم لە ماڵەوە یەکی هاتووە زەهریاو بەم ماڵە بەم خێزانەی من ئیتر نازانم کە خێزانی ترمان لەگەڵایە ئەوەی کە لە خەیاڵی منایە تەنها خێزانەکەی خۆمە ئەم خێزانەی من یەکێک هاتووە دەرمانی یاونەتی هەمویان مردوون بۆی ماڵەکە تاڵانکە ئیتر ڕۆشتم بەرەو لای کەنوویەکی پشکۆلەمان هەبووتم تەکیدم لێرا لەوە چێ شقارتەمان هەبی باش شقارتێ دەرێنم سێرم کرد نەبوو شقارتە چراکەشم هەر ئێمال کرد کە ئێمە لە ژێرخانە چرامان هەبوو هاتمەوە سەرەوە کە هاتمە سەرەوە لە ژێرخانەکە وردە وردە بەرەو کۆڵانتم ناچارم ئەبێ بگەڕێم تەبعاً ماڵی ئێمە مردوون لێرە ئەڵێم مردوون بەڵام بەچی نازانم لە دەرگای حەوشە هاتمە دەرەوە پیاوێکم بینی تێپەڕی بە گەڕەکەکە پیاوەکە ناوی مەحموو بوو حاجی مەحموو بانگم کردم حاجی بە خەیاڵی خۆم من بان یەکەم و پێڵم حاجی وەرە و یارمەتیم بە پیاوەکە ڕای کرد کە پیاوەکە ڕای کرد ڕۆیشت
ئیتر من ناچار گەڕامەوە بۆ ماڵەوە وتم با بگەڕێم بەشکە یعنی جووتێ پێڵاو شتێکم دەستکەوێت تەبعاً هیچم لە پیانە بوو هەر پێخاوز بووم شتێکم دەستکەوێ جووتێ نەعل بوو چی بوو کردمە پێم و ڕۆشتم ئەچم بۆ ماڵی باپیرم نزیکەی 400 متر 500 متر لە ماڵی ئێمەوە دوور بوون ئەچم بۆ ئەوێ ئەوان باکەم پشکەوان بێن چارەسەرێکی ئەمە وەزع بکەن بۆ لە ڕۆیشتنەکە خەڵکم ئەبینی لە سەرجادە بەس نەمەزانی چییە خەڵک بە مردووی بەکەوتوی ئەو جادەی کە گرتمە بەر بەو جادار کە ڕۆشتم نزیکەی 400 مترە گەیشتمە بەردەمی ماڵی باپیرم لە ژوورۆیە تەقەما لە دەرگاکە و دەرگای بۆ کردمەوە چیەکەی لێرە وتمەڵا ئەی چی بکەم هاتووم بۆ ئێرە وتی ئەی لەکوێ بووی لە سەیران بووم سوعبەت وشتم هەبوو لەگەڵ باپیرەما دائیمە وتی گاڵتەکەی وتم گاڵتەی چیەکەم ئەی من لە سەیران بوو ئەوتی ئەی دایک و باوکم لە ماڵە خەوتون ئەی مناڵەکان ئەوانش خەوتون هەمویان ئەی تۆ چێکەی لێرە وتم تێ من هاتووم بۆ لای تۆ هاتووم بۆ ئێرە وەرە لەگەڵما خەبەریان کەرەوە خەوتون تی بێم خەبەریان کەمە خەوتون وتم ئەوتی تۆ تەواوی وتم بۆ تەواو نیم وتی تۆ لەکوێ بووی وتم بەڵام من ئەم دوای عەسرە چوون بۆ هێن چوون بۆ سەیران کاک حەزی لێرە ڕایەگرین بەرنامەکە لاڵقەیەکی تر درێژە بە گەڕانەوەی ئەم باسەین باشتر نییە بۆی تۆش ئیسراحەتێ بکەی کاتێکی خۆش بۆ ملایەک